بله داوی روشا میدانی لسوریه هروها لمن بجی دیرا زور روشا روجاوای کردستانی سوریه بگشتی جی ریوبری روانگاه سوریه بو مافین مرووی رامی عبدالرحمن جی کوونتریا بریتانیا میوانی منه سلاو ریز بوده بریز رامی عبدالرحمن بریز رامی لسوریه بگشتی شراوستیا یلی شر لمن بجي ديرا زوري حن آليان روشلات افراتي بردوام دكا داوي روشاويا گرا آگاهداریان شتور بگرم نعم وقفت الاشتباكات بەڵێ ئێستا پێکدادانەکان وەستاون بەرلەوەش سڵاوتان لێبێت لە خۆراوە و خۆرەڵاتی فڕات شەهر وەستاوە ئێمەشی واخوازین بەڕاستی ئاوی فڕات هەروە سازگار بێت نەبێتە شوێن یەکلاکردنەوەی ململانی نێوان وڵاتان و نەبن بە ڕووبارێک لە خوێن چونکە ئەو پێکدادانەی دوێنێ لە مربز بوون لەسەر ڕووباری فڕات بوون لەوێ خوێنی ئەو کەسانەی کوژراون بە ڕووباری فڕات تێکەڵ بووە ئێستا پێکدادان و شەڕوەستاوە هیچ شەڕێک نییە تەنانەت لە دێرە زوریش هێزەکانی سووریا دیموکرات کشاونێتەوە بە ئاراستەی قوڕە سەبع کشاونێتەوە لە منبزیش پێویستە و بڕێر وایە بکشێنەوە بە ئاراستەی ڕۆژهەڵاتی فڕات بۆ ئەوەی جارێکی دیکە هێزەکان بستنەوە ڕۆژهەڵات و ئیتر خوێن ڕێژی بۆستێت تا جارێکی دیکە سووریا بێتەوە سووریایەکی یەکگرتوو بە گوێری دەستورێکی نوێ دەستورێک پاراست دەستورێک مافی هەموو پێکاتەکان بپارێزێت لە ڕووی نەژادی و لە ڕووی ئاینی و لە ڕووی تایفی بۆوە هیچ زیاکارێک لە نێوان پێکاتەکان نەبێت لە پێکاتەکانی گەلی سووریا و عافرین ببێتەوە مڵکی خەڵکەکەی و هەموو هێزە داگیرکەرەکان بستە دەرەوە. بريز رامي عبد الرحمن يعني او يكتيبي واتيكو حسده بتمامي جرو جافاي فراتي ودكشه ودرباسي روجلاتي فراتي دبا نعم وفق الاتفاق يجب ان ينسحب بەڵێ ڕێککەوتنێک کراوە وەکو گوتم بڕیارە بستنە ڕۆژهەڵاتی فڕات بۆ چۆلستانی حەلەب و لە هەندێک ناوچەی کۆبانی بمێنەوە هێزە ڕووسیەکانیش بڕێر وایە بکشێنەوە لە چۆلستانی کۆبانی هێزی ئەمریکی بێنە شوێنی ئەوان بە هەمان شێوە هێزەکانی ئەمریکا گەڕاونەتەوە لای ئەو شوێنەی کە هێزەکانی ڕژێمی لێبوو ئێستا هێزەکانی رووسیا کشاونەتەوە و ئەمریکا هاتووتە شوێنی ئەوان. برزامي هروها يعني حكومتا نو يا سوريا هات دامزراندن حكومتا نو يا سوريا ده كيجان جروب بشدارن هي حكومة الإنقاذ حتى الله حکوومەتی ئینقاز تاکو ئێستا بەڵام بەڕاشکاوی قسە بکەین پێویستە زۆرێک لە تەکنۆکراتی هەبێت لە تەواوی پێکاتەکانی سووریا وەکو گوتم لە ڕووی نەژادی و لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی تایفیەوە دەبێ هەمویان بەشدار بن بۆ ئەوەی بتوانین نمونەیەکی جوان پیشانی کۆمەلگەی نێودەوڵەتی بدەین بۆ ئەوەی سووریای نوێ مافیەمان دەپارێزێت. بلزرامينها حكومة سوريا اشترى بيجم افروشانو ياكو روداي قالوا ما في توبلاتان هيا دي روشكي وصاده دستورداني دي روشان هيا سوريا ده بكن و بيش روجا سوريا جي بخن مطرسيه ده يعني مستقبل سوريا داهاتوی سووریا بەڕاستی تورکیا ڕەنگە دام بە خۆیدا بگریت لەبەر ئەوەی یاخودلەوانەیە بە شێوازێک لە شێوازەکان بەدڵیان نەبێت لەبەرەوەی بەشار ئەسەد دۆستی ئەردۆغان بوو و نابێ ئەوانسی دەسوەردان لە کاری سووریادا بکەن جگە لەوە رووسیا دەکشێتەوە رووسیا جوویان درەنگکار دەکشێتەوە لە سووریا و لە تێگرتوەکانی ئەمریکا ئەمانیش ئەگەر شەڕی داعش بکەن دوای ئەو شەڕە دەکشێنەوە ئێستا ئێمە لە قۆناغێک داین قۆناغی ڕاگوزەرە لەم قۆناغ ڕاگوزەرەدا سەختی تێدای ئاڵنگاری لە بردەم سووریادا هەیە چونکە هیچ کەسێک چاوەڕێ نەدەکرد کە ڕژێم بەتاوی بڕوخێت و سوپا لەلایەن رووسیا هەڵبۆشێنرێتەوە لە ڕێگەی چەند پەیوەندیەکەوە بۆیە من
دەڵێم ئێمە لە قۆناغێکی سەخت داین دەبێت چەک لە دەستی وەزارەتی بەرگری بێت لە دەست وەزارەتی ناوخۆ بێت نەک لەلایەن هەموو کەسێکەوە. هەر دوێ چەرچوبەیە من دخواستە بپرسم برێز رامی عەبدوڕەحمان ها گەلە گروپên çekdar li Sûriye hene hin ji va aliyên grûpên çekdargirî dayî hin aliyên li derveyî Sûriye ne bixwe jî ne xelkê Sûriye ne yanî hebûna çekên giran jî destêwan de nema tirsiye divê rewşa veguhêz de li Sûriyeyê. هیچ گومانێکی تێدا نییە کە مەترسیە و دەبێت ڕاستەوخۆ هەڵبژاردن بکرێت دەستورێکی نوێدا بندرێت هەڵبژارنی پەرلەمان هەرچی زوو بکرێت هەڵبژارنی سەرۆکاتی کۆمار بە هەمان شێوە و چەک تەنیا لە دەست وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بەرگری سووریەدا بێت لەبەر ئەوەی چەک لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت واتە تۆ دەوڵەت نیت بەڵکو تۆ مێلیشیایت و دەستت بەسەر خاکداگرتو. نها ji bo hikûmeta Sûriyeyan ev rewşa veguhêjê birêz Ramî niha hin mercên dewletan hene wekî nimûne mercê Amerîka heye Amerîka dibêje ku divê destûrek were pêkanîn divê destûrê de mafê pêk hateyan were cîbicî kirin mafê demokrasî were cîbicî kirin mafê mirov were cîbicî kirin û her wiha terör li Sûriye nemîne. Di rewşekî wisa de ev yek li Sûriye daxwazekî realîst e daxwazekî rastiyane ye. ئەمە داواکاریەکی زۆر سروشتیە و داواکاریەکی زۆر واقعیشە و داواکاری هەموو خەڵکی سووریا شەنەک ئەو وڵاتانە چونکە زۆرینەی هەر زۆری خەڵکی سووری لەگەڵ هەمان داواکاری دەن. ئێمە لە ماوەیەکی زۆرە دەتوانم بڵێن بەلو ئەوەی ئەو بزاوتانە و دروستبن خەڵکی سووریا داوای دیموکراسیەتیان دەکرد داوای ئەوەیان دەکرد کە وڵاتان ئێستا داوای دەکەن دیموکراسیەتیش ئەنجامدانی هەڵبژارنێکی ئازادە هەڵبژارنێک هەمویان تێدا بەشدار بن دەستورێک کە بێت مافی هەموو لایەک بپارێزێت بۆیە گرنگە ئامژەبەوە بدەین ئەم داواکاریانە هیچ کێشەیەکیان تێدا نیە کە وڵاتان داوای بکەن و ئەو داواکاریانە داهاتوویەکی باش بۆ سووریا دروست دەکەن بە شێوازێک ڕێگری لەوە دەکەن کە ئەلێکترازان دروست ببێت. Li gor agahdariyan niha hikûmeta veguhêz heta meha adarê adara sala 2025 dê karê xwe berdewam bikin heta wê demê birêz Ramî Abdurrahman egera wan daxwazên ku te anî ziman ku di astana xweyî Sûriye de astana dewletî jî tê xwestin dikarin pêk werin dîtina te çi ye pêşbîniyê te çi ne? پێم وانێ بەو شێوازە بێت لەبەرەوەی وەکو ئاشکرایە کۆمەلگەی نێودەوڵەتی ساودێری بارودۆخەکە دەکات کە تۆ دەست بەسەر دیمەشقدا گرتووە حەلەب و حەمس و نەوچەکانی دیکەت لە ژێر دەستدایە دێرە زۆر و یاخود بەشێکی دێرە زۆر و هەندێک نێوچەی دیکە پارێزگەکانی دیکەش تەرتوس و لازیقیە و قونەیتیڕە و ئەو ناوچانەی کە قونەیتیڕە ئێستا لە دەست ئیسرائیلدایە دەرعا و سوەیدا و ناوچەکانی دیکە تۆ کە بەو شێوازەی لە چوارچەوەی دەوڵەتێکی نوێدای ئیدلب و ڕەقا لە ژێردەستی هێزەکانی سووریای دیموکراتدان کەواتە لە چوارچەوەی ئەو دەوڵەتە نوێیە پێویستە بە کۆمەلگەی نێودەوڵەتی بڵێ من هێزەکانی خۆم نوێ دەکەم و بە پێی مافی مرۆڤ کار دەکەم. Rewşa Rojavayê Kurdistanê her wiha niha du hêzên sereke ku Rojavayê Kurdistanê hene aliyek rêveberiya xweser her wiha hesedeveke aliyekî serbazî li aliyê dî Encumena Niştimaniya Kurdî li Sûriyeyê li gora bahveriya te divê dema veguhêz de yanî rewşa Rojavayê Kurdistanê çilêtê giringiya yek alîbûna yekgirtina rêzgirtina Kurd çi kargeriyek divê rewşê de birêz Ramî Abdurrahman. بەر لە هەموو شتێک پێشتر ئەمان پاساویان دەهێنایەوە بەوەی کە ئافرینیان داگیر کردووە لەبەرەوەی ئەوان ڕایان کردووە لە دەست بەشار ئەسەد دووەم پێویستە هەموو کەسێک کە کۆچی پێکراوە بگەڕێتەوە وڵاتی خۆی لە ئافرین و بگەڕێنەوە شوێنی خۆیان خەڵکی ئافرینش بتێنەوە شوێنی خۆیان بە پارێزبندێکی ڕاستەقینە بۆ کوردەکان
جگە لەوە کورد لە ئەنجومەنی نیشتیمانی بێت لە لایەنەکانی دیکە بێت خۆبەڕێوەبەری بێت دەبێت هەمویان بە یەکدەنگی کار بکەن بۆ ئەوەی کورد یەکدەنگ بێت لە چوارچێوەی سووریایەکی دیموکراتی سووریایەکی هەمەچەشن فرەپێکاتن مافی هەموو لایەک دەپارێزێت بەر لەوەی داوای لە دراوسێکەت بکەیت شتێک بکەیت دەبێت تۆ لە ماڵی خۆ ئەو شتە بکەیت. بلێ دوێ ڕەوشەیدە برێز رامی عەبدوڕەحمان یعنی ji du welatan ve beramberî Sûriye destwerdانekî zêdetir têkirin di vê rewşê de yek jalî Tirkiye ve yek jalî İsraîlê ve nirxandina te divê derbarê de bigirin. ئەوەی ئیسرائیل دەیکات لە وێرانکردنی توانە سەربازەکانی سووریا ئەمە ڕێککەوتنێکی رووسیا و ئیسرائیل لە دوای ئەوەی قبول کراوە کە بەشار ئەسەد بکرێتە پەنابەرێکی مرۆیی لە رووسیا و ڕێگەی نادەن لەوێش بچێتە دەرەوە هەموو لایەک دەستیان لە سووریا وەرداوە تورکیا بەشێکی خاکی سووریا بردووە ئیسرائیل بەشێکی خاکی سووریای بردووە و هێزی بیانیش لەسەر خاکی سووریا هەن وەکو هێزەکانی رووسیا و هێزەکانی ئەمریکا سووریا دەگەڕێتەوە بۆ سووریەکان بۆ ئەوەی سووریاییەکان بتوان خۆیان کاروباری خۆیان بەڕێوە بن و ئەو هێزە سەربازیانش لە سووریا بچنە دەرەوە و پێویستە هەر کەسێک سووری نەبێت لە سووریا بچێتە دەرەوە جا لەگەڵ هەرکێوێت لەگەڵ کورد بێ لەگەڵ عارەب بێ لەگەڵ ئیسلامیەکان بێت یاخود لەگەڵ ئەڵمانیەکان هەر کەسێک سووریایی نەبێت دەبێت لە سووریا بچێتە دەرەوە و بگەڕێتەوە خاکی خۆی بۆ ئەوەی سووریا جارێکی دیکە بۆ خەڵکەکەی بێت. مەلێ بەرسڤەکی گەلێکی ڕۆنی و ئەشکەرە من وەرگرت سپاس بۆتە ڕێڤەبەرێ ڕەوەنگەها سووریا بۆ مافین مرۆڤی رامی عەبدوڕەحمان شکوەنتری لەگەڵ من.